بۆچی شیع و سونەکان پێکەوە جەژن ناکەن؟ عيدكم مبارك وتقبل الله منا ومنكم صالح الأعمال. ساڵانە لەگەڵ هاتنی جەژنەکانی موسڵمانان چاوی زۆر کەس دەچێتە سەر جیاوازی ڕۆژی جەژن لای هەردوو مەسحەبە سەرەکیەکەی ئیسلام کە شیع و سونەکانن. بە جۆرێک بە دەگمەن هەڵدەکەوێت شیع و سونەکان لە یەک ڕۆژدا جەژن بکەن. بەگشتی لەنەو ڕۆژە پیرۆزەکاندا و لە ئاینی ئیسلامدا دوو جەژنی سەرەکی هەن کە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانن. بۆ ئەم ساڵی 16 مانگ لای سونەکان و 7 مانگ لای شیعەکان کراوەتە جەژنی قوربان. بە دەگمەنیش هەڵدەکەوێت ساڵێک هەردوو مەسحەبەکە بەیەکەوە جەژن بکەن. جیاواز لە هۆکار و لێکدانەوە سیاسیانەی کە بۆ بابەتەکە دەکرێت، ناوەڕۆکی جیاوازیەکەی نێوان شیع و سونە دەگەڕێتەوە بۆ جیاوازی و ناکۆکی فیقهی لە نێوان ئەو دوو مەسحەبەی ئاینی ئیسلامدا. بە جۆرێک ناکۆکیەکان پەیوەندی بە تێڕوانینی هەردوو مەسحەبەکەوە هەیە. بۆ بینینی مانگ کە لە ئاینی ئیسلامدا بینینی مانگ کراوەتە پێوەر بۆ جەژنی قوربان و ڕەمەزانیش، چونکە مانگی عەرەبی لەسەر بنەمای بینینی مانگ دانراوە. شیعەکان بەگشتی پێیان وایە دەبێت مانگ بە چاوی ئاسایی ببینرێت ئەو کات بکرێتە جەژن. بە پێچەوانەی سونەکانەوە کە بینینی مانگ بە ئامێر و تەلەسکۆبیش دەتوانرێت بکرێتە بەڵگا بۆ ئەوەی بکرێتە جەژن. هاوکات لە باوەڕی ئەهلی سونەدا لە هەر وڵاتێک مانگ بە هەر شێوەیەکیان ئامێرێک ببینرێت دەتوانن بیکەنە جەژن لە سەرجەم وڵاتانی سونە و بینینی مانگ تەنها لە یەک وڵات پێوەرە بۆ ڕاگەیاندنی جەژن. بەڵام شیعەکان بیر و باوەڕیان وایە کە بە چاوی ئاسایی دەبێت لە هەر وڵاتێک مانگ ببینرێت اینجا بکرێتە جەژن. جیاواز لە تێڕوانینی هەردوو مەسحەبەکە بۆ جەژن بە هەمان شێوەش بۆ ڕاگەیاندنی یەکەم ڕۆژی ڕەمەزان و تەنانەت ڕۆژ و شکاندنیش بە هەمان شێوەیە. لای شیعەکان بۆ دڵنیابوونەوەی زیاتر دەتوانن ڕۆژ و شکاندن و جەژن و بۆنەکانیان دووە بخەن. لەمەشیاندا زیاتر لە نیو سەدەیە شیعەکان دەگەڕێنەوە بۆ فتوە و تێڕوانینەکانی عەلی سیستانی گەورە مەرجەعی شیعەکان. سونەکانیش زیاتر چاویان لەسەر سعودیەیە بۆ ڕاگەیاندنی جەژنی قوربان و ڕەمەزان و بۆنە پیرۆزەکانی تر. هەرچۆنێک بێت دوو مەسەبە سەرەکیەکە ئەگەرچی سەرچاوەکەیان یەک کتێبی پیرۆز و یەک پەیامبەرە، بەڵام هەر لە سەردەمی شەڕی جەمەلەوە و پێشتریشەوە ئەو دوو مەسەبە بە یەکەوە نانگرێت و لە زۆر پرسدا بە تەواوی پێچەوانە و دژی یەکن. هەندێک جاریش سەردەکێشێت بۆ بە کافرکردنی یەکتر.